أمتكي في غمري خوا صلى الله عليه وآله وسلم أمر لكام آستايا آيا عقلي بأشخاص ومجبولة خوي بسوك كردوته كألم أشخاص يعني أشخاص وأحزاب وتدوي اشتبتوك كان يان بكلو بلو أشياء مجبولة كعقلك وسطة يشتا باشترى يان بير أكاتوا كشون رزقار بيت شون هسيتوا سر بيت والله ظلمك لسرتا سري الزاوية بكرت هر كافر بيك أوروبا بي أمريكا بي الصين بي روس بي إيران بي توران بي هر شوينه بي ظلمي لسر زاوية برباكرا مسلمان مكلفة بلاداني أو ظلمو جرانوي عدالتي إخوة لسر زاوية آخر توي خليفة إخوة لسر زاوية أي جنس شاني بيري لما كردوتو شاني فكري أمان دا قورا بوا شون بردێکی گەورە ئەخەیتە ناو ئاوێکی گەورەوە ئیشڵەقێنە ناو بەحرێکەوە واللهی بابەتە فکریەکان ئەوهان چەندێ بەردەکە بچووک بێ لە تۆیە ئەوەندە شڵەقانی فکری کەمە بێ کەی مێشکت مشەوەش بوو مەسائلی قەزایی گەورە هاتە پێشەوە بیرت کردەوە تەیارەی بدون تەیار بوو ئەم میلەتە دروستکی بیرت کردەوە چۆن چەکی نەوەوی بۆ کوشتنی مرۆڤ بەکارێت بیرکەیتەوە بۆ ئاوەدانی زەوی بەکاری بێنی ئەمە ئیشی ئێمەی مسلمانە چکە ئێمە بەشە عەدالەتەکە بێ وەرگرین ڕاستە لە سیناعی ئەسکەریە ئێمە وەکو حەضارەت ئەبێ ئەو کارەمان جێبەجێ کرد بێ تەواو کردبێ بەڵام کەی ئێمە هاتین بیرمان لە قەزای گەورەی ئاوا کردەوە بۆ هەستانەوەی ئوممەت اینجا خاوەنی عەقڵی گەورەین کەی هاتین